ئەمڕۆ شەممە ڕێکەوتی 2025 لە شاری سلێمانی لە باخی گشتی ڕێکخراوی خانەوە دەرینەکانی شاری سلێمانی هەڵسان بە چالاکیەک بۆ زیندوو ڕاگرتنی مێژووی ئەم شارە هەر لە دروستبوونیەوە کاتێک کە بابانەکان بڕیاریاندا پایتەخت بگوێزنەوە لە قەڵاتوڵانەوە بۆ سلێمانی بە زیندوێتی دروست بوو. چینی ڕۆشنبیر زۆر پەرەی سنتیایە شاعیرەکان و سیاسەتمەدارەکان و دواتر لە ڕووی بزافی ڕزگاری خوازی کوردەوە ڕۆڵی باڵای هەبوو نەگب هەر بۆ باشووری کوردستان بوو هەر چوار پارچەی کوردستان بەنسبەت بنەماڵی ئێمەوە کە کاتی خۆی شێخ مارفی نۆدێ کە سلێمانی کرا بە پایتەخت بە فرسەتی زانی بێ لەم شارەیە خزمەتکە بە زانست و بە ڕۆشنبیریەوە بۆ هات لە مزگەوتی گەورەی شاری سلێمانی قوتابخانەیەکی دامەزران کە ئەو قوتابخانەیە بە شانازیە ویستە بە یەکەم زانکۆی دایکدا لە شاری سلێمانی و لە کوردستانە هەفتە قوتابی و فەقەی هەبوو تێیدا با بڵێ بواری بە هەم لایانی ئاینی و هەم لایانی ڕۆشنبیریژەدا بە شانازیەوەی کە لە خوێندکارەکانی شێخ مارفی نۆدێ مەولەوی شاعیر بوو کە یەکێک لە شاعیرە گەورەکانی کورد و جێگەی شانازی هەموو کوردێکە. دواتریش حاجی کاک ئەحمەدی شێخ کە ناسراوە بە کاک ئەحمەدی سلێمانی خەڵکی سلێمانی لە خۆشەویستی ئەو کەسایەتیە ناوی سلێمانییان سەپاڵی ئەویش خزمەتێکی گەورەی گێڕا لە ڕووی ئاینی و چاکسازی کۆمەڵایەتیەوە تا دواتر گەیشتە ئەوەی کە شێخ مەحموودی حەفید گەورەترین شۆڕشی سربەخۆی ڕاگەیاند و پایتەختی شۆڕشەکەشی شاری سلێمانی بوو. بۆیە گرنگە کە ئەم شارە هەمیشە بە زیندوێتی بمێنێتەوە و ئەم چالاکیانەش ئەوەی گرنگە هەم پەیوەندی کۆمەڵایەتیەکان هەم گەشەی کۆمەڵایەتی زیندووەکاتەوە و هەم زیندووەکە مێژۆکە زیندوو ڕاگرێ بە تایبەت لای جیلی نوێ کە کەم تا زۆر ئاشنانین بە مێژووی خۆیان.